إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، خۆشەویستەکان، میوانەکانی ماڵی خوا، داواکارم لە پەروەردگاری مەزن کەوا بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی بمانگەیەنێتە مانگی ڕەمەزان، و یارمەتی دەرمان بێ و پشتیوانمان بێ کە بتوانین لەو مانگەیە کارێلێک بکەین ببێتە کەفارەتی گوناحەکانمان. خۆشەویستەکانم، نزیک بۆتەوە کەوا میوانێکی زۆر ئازیز ببێ بە میوانمان، میوانێکی زۆر گەورە و مەزن کەوا ساڵی یەک جار ئەبێتە میوانمان، میوانێک حەقە هەموومان دڵخۆش ببین بە هاتنی و پیرۆزبایی لە یەکتری بکەین بە گەیشتنی. ئەویش مانگی ڕەمەزانە، ئەو مانگەی کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم مژدەی هاتنی ئەدا بە ئەصحابەکانی و ئەی فەرموو: أتاكم رمضان شهر مبارك فرض الله عز وجل عليكم صيامه تفتح فيه أبواب السماء وتغلق فيه أبواب الجحيم وتغل فيه مردة الشياطين لله فيه ليلة هي خير من 1000 شهر من حرم خيرها فقد حرم. مژدەی ئەدا بە ئەصحابەکانی و ئەی فەرموو: وا ڕەمەزان هات، مانگی پیرۆز هات، خوای تەعالا فەرزی کردووە لەسەرتان لەو مانگەیە بە ڕۆژوو بوون، دەرگاکانی ئاسمان واڵا ئەکرێ و ئەکرێتەوە بەڕووتانە، دەرگاکانی ئاگری دۆزەخ دائەخرێن لەو مانگەیە، شەیتانە یاخی بۆکان کۆت و زنجیر ئەکرێن لەو مانگەیە. شەوێک هەیە کارکردن و عیبادەتکردن و پەرستشتایە بە ئەندازەی 1000 مانگ خێری هەیە. هەر کەسێ بێبەش ببێ لێی بەڕاستی خەسارۆمەندە. دەی کەوا بوو خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە ئەگەن بە مانگی ڕەمەزان، دەی کەوا بوو مژدە بێ بۆ ئەو کەسانەی کە خوای تەعالا یارمەتیان ئەدا کە لە مانگی ڕەمەزانە زیاتر و زیاتر لە خوا نزیک ببنەوە و ئاشت ببنەوە و تاعەت و عیبادەتێکی زیاتر بکەن. ئیبن ڕەجەب ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ چۆن ئیماندار دڵخۆش نەبێ بە مانگێک کە دەرگاکانی بەهەشت واڵا ئەکرێ، تاوانباران چۆن دڵخۆش نەبن بە مانگێ کە دەرگاکانی دۆزەخی تیادا ئەخرێ، چۆن ژیرەکان و عاقڵەکان دڵخۆش نەبن بە مانگێک تایە شەیطانە یاخی بۆکان کۆت و زنجیر ئەکرێن. کەی ئەم مانگە وەکو مانگەکانی تر وایە؟ لە چییە مانگی ڕەمەزان لە مانگەکانی ترە چێ؟ چۆن ئەم سات و وەختە مبارەکانە وەکو سات و وەختەکانی تر وایە؟ هەرگیز وەکو ئەوە نییە. کەوا بوو گەیشتن بە مانگی ڕەمەزان و ڕۆژ و گرتن و نوێژی جەماعەت و شەو نوێژی و تەراویح و عیبادەتکردنی شەوانی قەدر یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکان.
ئەگەر خوای تەعالا بە نصیبی یەکێکمانی بکە. بەڵگەشمان لەسەری ئەو حەدیثەیە کە ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەیگێڕێتەوە لە صحیحی سنەنی ئیبن ماجە و باسی سێ کەسە دوانیان لە پێناوی خوایە لەبەر خاتری خوا شەهید ئەبن و ئەگن بە پلەی شەهادەت. یەکێکیانیش لەسەر جێگای خۆی لە ناو ماڵ و مناڵی خۆیان وەفاتەکا و ئەمرێ. یەکێک لە خەوا ئەبینێت ئەمەی کە لە ماڵا مردووە و لەسەر جێگای خۆی لە ناو ماڵا لە پاش ئەو دوانە مرد بە ماوەیەک ئەم پێشی ئەوان کەوتووە ئەوانەی کە پلەی شەهادەتیان بەدەستهێناوە لە پێناوی خوایە شەهید بوون ئەمیش لە ماڵە پاش ماوەیەک دوای ئەوان وەفات ئەکا. کاتێک ئەچنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆی ئەگێڕنەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئایا ئەوەنە ماوە لە پاش ئەوان ئەم نوێژی نەکرد؟ وتیان بەڵێ. فەرمووی نەگەیشت بە مانگی ڕەمەزان و تایە عیبادەت و ڕۆژووی ئەنجام نەدا لە پاش ئەوان؟ فەرموویان بەڵێ. دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەو زاتەی کە نەفسی منی بەدەسە نێوانی ئەم و ئەوان بە قەدەری نێوانی ئاسمانەکان و زەویە. ڕاستە ئەوان پلەی شەهادەتیان بەدەستهێناوە بەس ئەم گەیشتووە بە مانگی ڕەمەزان لە پاش ئەوان ڕەمەزانێکی تری بینیوە پڕ لە عیبادەت و تاعات. ئەمە فەزڵی مانگی ڕەمەزان ئەگەیەنێ کە چەند گەورەیە. بۆیە حەقە ئینسانی ئیماندار دڵی خۆش ببێ، حەقە ئینسانی ئیماندار خۆی بۆ ئامادە بکە، هەر لە ئیسەوە بڕیار بدا واز لە تاوان و گوناحەکان بێنێ، دەستکە بە قورئان خوێندن و عیبادەت و تاعەت و زیکر و ئیلتزامکردن بە نوێژی جەماعەتەکان هەر لە ئیستەوە وەکو خۆ ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزان. برا بەڕێزەکانم چەندین کەس هەیە ئاواتی ئەوە بوو ئەم ساڵ جارێکی تر بگا بە مانگی ڕەمەزان و ڕۆژووی تیا بگرێ بەڵام کت و پڕ نەخۆشیەکی بەسەرا هات و ناتوانی ئەم مانگی ڕەمەزانە لەگەڵ ئێمە بە ڕۆژوو بیت. چەند کەس هەیە لەگەڵ ئێمەیە مانگی ڕەمەزانی پێشوو بەشدار بوو لە تەراویح و لە شەو نوێژی و لە عیبادەت و لە ڕۆژوو گرتنی، بەڵام ئێستا لە ڕەحمەتی خوایە و جارێکی تر بەم ڕەمەزانە ناگات. بۆیە حەقە ئینسانی موسڵمان زۆر دڵخۆش ببێ ئەگەر خوای تەعالا تەوفیقی بدا و بگات. بڕێ حەقیقەت و ڕاستی هەیە پێویستە هەر یەکێک لە ئێمە بیزانین. خۆشەویستەکانم بە پێی سەرژمێریەکی زۆر دەقیق و ورد سەرژمێری کراوە کە گشت نیو چرکە نەک دەقەیە. نیو چرکە واتە دەقەیەک 60 چرکەیە، یعنی نیو چرکە. لە نیو چرکەیە لەسەر ئەم زەویە مرۆڤێک ئەمرێ، یعنی گشت نیو چرکەیەک مرۆڤێک ئەمرێ، واتە لە نیو سعاتە 3600 کەس لەسەر ئەم زەویە ئەمرێ گشت نیم سعات جارێ. و زۆربەی ئەوانەش کە ئەمرن سبحان الله پیاوە بەتەمەنەکان نین، گەنجەکانن. و با بیش زانن زۆربەی خەڵکی ئەم وڵاتە ئیسلامانەی کە ئێمە خۆمان تایە ئەژین بە کوردستانی خۆشمانەوە زۆربەی تەمەنی ناگا بە، یعنی لە 180 یعنی لە 100 نەفەرە 8 نەفەری تەمەنی لە 6 ساڵ تێپەڕەکە، بەڵکو زۆربەی بەر لە 6 ساڵ وەفاتەکە و ئەگەڕێتەوە. ئەمە هەمووی حەقایقێکن زۆر پێویستە ئێمە بیزانین بۆ ئەوەی بزانین کە مەرگ چەند نزیکە و لە دەستدانی هەلی ڕەمەزانێکی تر چەند خەتەرە. و بیش زانن خوشکە بەڕێزەکان لەسەر ئەم زەویە لە گشت دەقەیەکە ئافرەتێک ئەمرێ بە هۆکاری چی؟ بە هۆکاری حەمل، یعنی حامیلە بوون، یان بە هۆکاری مناڵ بوون. لە گشت دەقەیەکە یعنی لە یەک دەقە نییە تێپەڕ ناکە ئیلا ئافرەتێک ئەمرێ. بۆیە بێ زۆر زۆر ئاگامان لە خۆمان بێ
ئەبێ زۆر وریابین کێ ئەڵێ ئەم هەفتەکەی تر و ئەم جمعەکەی تر کە احتیمالە جمعەکەی تر ڕەمەزان بێ، کێ ئەڵێ ئێمە ئالەم شوێنە دانیشتوین و چاوەڕوانین خەبەر بێ بە ڕۆژوین یا بە ڕۆژوو نەبین، کێ ئەڵێ ئەگەین پێی؟ بۆیە ئەبێ هەر لە ئیسەوە نیەتی لێبێرین، هەر لە ئیسەوە خۆمانی بۆ ئامادەکەین بۆ ئەوەی ئەگەر پێیشی نەگەیشتین خوا نیەتەکەمان بۆ بنووسێ، ئەگەر پێیشی گەیشتین بە گەرم و گوڕیەکی زۆرەوە بڕۆینە پیرێەوە. بەڕاستی هە لە ڕەمەزان خۆشەویستەکانم هەر کەسێ لە مانگی ڕەمەزانە خوا ڕەحمی پێ بکا و ئەو نیعمەتە گەورەی بەسەرا بڕێژێ، بەڕاستی ڕەحمەتی خوای بەرکەوتووە، بەڵام خوا پەنامان بدا هەر کەسێ پێی نەگا یان پێی گەیشت و بێبەش بێ لێی، خوا پەنامان بدا بەڕاستی خەسارۆمەندە. لە صحیحی تەرغیبی شێخ ئەلبانیا هاتووە حەدیثێک ئەهێنێتەوە لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بێت، ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم چووە سەر مینبەرەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ پایە بوو. هەنگاوی یەکەمی ناوە سەر پایەی یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئامین. هەنگاوی دووهەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئامین. هەنگاوی سێهەمیش پاشان پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم کەوا ئەوە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە جبریل بوو، هات پێی وتم هەر کەسێ لە ئومەتەکەی تۆ گەیشت بە مانگی ڕەمەزان و ئیشێکی نەکرد لە مانگی ڕەمەزانە کە خوای تەعالا لێی خۆش ببێ، بەڕاستی ئەوە بەدبەختە، قوربەسەرە، لوتی بە خۆڵا دراوە. ئەڵێ منیش وتم ئامین. پاشان فەرمووی جبریل لە هەنگاوی دووهەمە فەرمووی هەر کەسێک ئەگەر خوا تەمەنی بدا و دایک و باوکی بکەونە لای یان یەکێک لەوان یان دایک یان باوکی بکەونە لای و نەتوانێ ئەوەندە خزمەتیان بکە بەهۆی ئەوانەوە بەهەشت بۆ خۆی بسێنێ، بەڕاستی بەدبەختە و لوتی بەخۆڵە دراوە. ئەڵێ منیش وتم ئامین. پاشان فەرمووی هەر کەسێ لە هەنگاوی سێەمە فەرمووی هەر کەسێ باسی تۆ کرا لە لای و ناوی تۆ برا و سەڵاواتی لەسرت نەدا، بەڕاستی بەدبەختە و لوتی بەخۆڵە دراوە. ئەڵێ منیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی منیش وتم ئامین. چەند فەرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم مژدە بەخشە پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە هەیە، هەروە ئیکەم بە کوردی و کۆتایی بە خودبەکەی ئەمڕۆ دێنین. یەکەمیان پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە متفق عليه ئەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ئیمانێکی تەواوە بە لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بوو بێ مانگی ڕەمەزان، خوای گەورە لە هەموو گوناحەکانی پێشووی خۆشە بێ. و هەروەها حەدیثێک کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە تەئیدی ئەمە ئەکا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم الصلوات الخمس پێنج نوێژە فەرزەکە والجمعة إلى الجمعة والجمعة بو جمعة ورمضان إلى رمضان ورمضان بو رمضان مكفرات لما بينهن أبيت معي كفارة نيوانيان إذا اجتنبت الكبائر. بلام إنسان خوي لقناح قورا كان بباريس. ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ڕەمەزان بۆیە وتراوە ڕەمەزان چونکە وەکو چۆن ئێستا شتێک ئەخەیتە سەر گەرماییەک ئەیسووتێنێ و هەڵێوەرێنێ ئاوا گوناحەکانی ئینسان هەڵەوەرێنێ. حەدیثی دووهەم پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن لله عند كل فطر عتقاء من النار وذلك في كل ليلة. هەموو ئێوارانی ڕەمەزانی لەگەڵ فتارکردنە لەگەڵ بەربانکردنەوەیە خوای تەعالا بڕیار ئەدا کەسانێک لە ئاگری جەهەنەم دوورەخاتەوە، ئازادیانەکە، یعنی بڕێ خەڵک کەسانێک ئازادەکە هەموو ئێوارەیەک هەموو شەوێک لە شەوەکانی ڕەمەزان. ئەو حەدیثەیش لە صحیح الجامعی شێخ ئەلبانیە هاتووە. هەروەها ئیمامی بوخاری لە حەدیثی سێیەمە ئیمامی بوخاری ئەفەرمێ باسی ڕۆژوو ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکە قودسیە، یعنی کەلامی خوای پەروەردگارە. خوای تەعالا ئەفەرمێ ڕۆژوو جیاوازە لەناو هەموو عیبادەتەکانی تر،
چونك عبدكم يترك طعامه وشرابه وشهوته من أجلي لبر خاطري من بس لبر خاطري من چونك كس نايبيني أتواني ودزيو أو بخوا ودزيو نان بخوا ودزيو برو على قل خيزانيا جماع بكا وشهوتي خوي تيركا بلام لبر خاطري من ام کس واز د خواردن دینه واز د خواردنەوە دێنێ واز د شەهوەت و ئارەزوەکانی خۆی دێنێ واز د گوناح و تاوان دێنێ ئەی کەوابوو الصیام لی خوای گەورە ئەفەرمێ ڕۆژوو منە و خۆم پاداشتی ئەو کەسە ئەدەمەوە یعنی جیاواز لە عیبادەتەکانی تر ڕۆژوو تایبەتە خوای گەورە خۆی پاداشتی داتەوە و آخر حەدیثیش کە دڵتانی پێخۆش ئەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ثلاث دعوات لا ترد سي دعاء هي ناقريتها خوش يسكنم ناقريتها دعوة الوالد لولده دعاء باوك بو كركي بو رولكي بو كروكشكي ولد يعني كروكشكريتها يعني دعاء باوك دايك ودعوة الصائم دعاء الرجوان ودعوة المسافر ودعاء أو كسيب وسفر أشي ولا الرواية كترى أفرمي دعوة المظلوم دعاء ظلم ليكراو أم دعاء أنا ناقريته أم حديث الشيخ الباني لصحيح الجامعة باسيكا بويا حقا إما أما نجي رمضانك اللي بيش مانايا أقر خواي قورا بكات تمن مان دريج بيتابيي بقين فرصتك قوريا حق استغلالي بكين حقا أو هلا لدس ندي حقا خو آماده کردنێکی باش هەر لە ئێستەوە خۆمان و ماڵ و مناڵمان خۆمان ئامادەکەین دڵخۆش ببین بەرنامەی بۆ دانەین لە مانگی ڕەمەزانە هەر لە ئیسەوە بەرنامەی خۆ داڕێژە ئەوەنە من مەسەلەن بۆ نمونە قەرارە بدە ئەم مانگی ڕەمەزانە نوێژێکی جەماعەتت بە بەلاشە نەچێ یان هەر لە ئێستەوە بڕیار بدە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ هەر کەسێ ئەگەر چل ڕۆژ هەموو نوێژەکان بگا بە ئەڵڵاهو ئەکبەر یەکەمی ئیمامە دوو بەراءەتی دوو پیتاقە دوو شەهادەی پێ ئەدرێ کتبت له بەراءەتان دوو بەراءەتی پێ ئەدرێ دوو شەهادەت هەر کەسێ ئەگەر چل ڕۆژ بەسەر یەکە نەیەڵێ یەک نوێژ لە پێنج فەرزەکە لدسي بشي إلا لأقل الله أكبر يكمي إمامة دو براءة دو شهادتي بيدري شهادتي يكم رزقار يبي أجري جهنم شهادتي دوهم رزقار يبي لدور روي منافقي لدس خوتاني در مكان هر لأمره بالريار بدأ لم عسرة تولى نبي يكم الله أكبر إمام تولى مزقوتها بي حوض روجا سي روجاش رمضان سي حوت روجا كاني جشنيش هولد تشل روجا كد لدز درناتش فرصة براينة هم الروجا ما دوباره نابيتو هم ما انجيكيش اما دوباره نابيتو برنامه دانا بقرآن خويندن برنامه دانا بو ذكر كان برنامه دانا حلقيك لقل مالو مناري خوتايا لقل كوملك لمسلمانانا حلقيك قرآن حلقيك ذكرتان هبه يعني بكرديكي مانجي رمضان لدسي خوتان مدن داوا كارم خواهي قوري بكابا نصيب مان عبادة طاعتي أما أنقمان لدسنا دا يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كاني خود بو خاطري اسمي عظمي خود تمن من دريش كتار رمضان تواو أبي يا ربي خوايا لو أنا من بقري كأما أنقا آمادة باشيكي باش خوياني بو آمادة أكن يا ربي خوايا بنصيب ماني بكي يا ربي خوايا عبادة طاعتي تياب نصيب مان بكي يا ربي خوايا ليلة القدر أم رمضان من بنصيب بكي يا ربي خوايا تراويح كاني أما أنقمان بنصيب بكي شون وجه كان من بنصيب بكي استغفار داوای لێبوردنی شەوانی کاتی پارشێومان بەنسیب بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئیسلاحی حاڵمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی گەنجە جوانەکانمان ساڵح بکەی بیان گەڕێنیتەوە یا ڕەب العالەمین بۆ ژێربەیداخی ئیسلام یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت داوات لێ ئەکەین شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو برایانە و ئەو خوشکانەی کە داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی خوایە شیفای نەخۆشیەکانیان بدەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی ئەوانەمان کە
لە پێشمان خۆشەویستانێک و دۆستانێکمان مردووە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە دوعای ئێمە بێبەشان نەکەی یارمەتیمان بەی لە مانگی ڕەمەزانیشە دوعای خێریان بۆ بکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوایە ئیسڵاحی بینی لایەنەکانی کوردستان بکەی یا ڕەبی کاربەدەستانی ئەم وڵاتە هەردەم کەسانی باش و کەسانی دڵسۆز بن یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی ئەعظەمی خۆت خوایە لێرە هەڵنەسین تا لێمان خۆشە بی ئامین ئامین